لە شاری چەمچەماڵ خولی بانگبێژیمان کردەوە بە ناوی خولی ئەریحنا بها بیلال. سوپاس بەخوای تەعالا 85 کەس بەشداری کردبوو لەم خولەیە و هەر 85یان ئەهلی ئەوە بوون کە سەنەد و ئیجازەیان پێ بدرێت و ئێمە نیەتمان لەم خولانەیە کە ئەیکەینەوە چکە ساڵی پار لە کفری کردمانەوە، ساڵی پێرا لە شاری کەلار کردمانەوە، ئەم ساڵش لە شاری چەمچەماڵ مەبەستمانەوە یا ئەو بانگبێژانی کە لە مزگەوتەکانە هەن غەڵەت نەکەن لە بانگەکانیانە و توانای ئەوەیان هەبێ کە بانگی خۆشمان بۆ بدەن. ئەمڕۆ لە شاری چەمچەماڵ وەکو بەڕێوەبەراتی ئەوقافی چەمچەماڵ بە هەماهەنگی لەگەڵ ناوەندی ئیقرا بۆ سەنەد و زانستی شەرعی کۆتاییمان بە خولی فێربوونی بانگبێژی و مەقامات هێنا. سوپاس بۆخوا خولەکە زۆر بەسەرکەوتووی کۆتایی هات و خەڵکێکی زۆر لە سنوورەکەمان بەشداری ئەم خولەیان کرد. دیارێمە لە ناوەندی ئیقرا لە چەمچەماڵ لە سنووری شاری چەمچەماڵ تایبەت بە علومی شەرعی و سەنەد بە پێویستمان زانی لە سوارچەوەی ئەو کاروبارانی کە لە ڕابردووە کردمانە ساڵێکەکان ئەم جارە خزمەتێک بە مزگەوتەکانی ناو شاری چەمچەماڵ و دەوروبەریکەین. بۆیە لە خولێکا کە بە هاوکاری بەڕێوەبەراتی و قافی چەمچەماڵ سازمان کردبوو ژمارەی بەرچاو لە خەڵکی ئێرە تایە بەشداریان کردووە. شاری چەمچەماڵ الحەمدە ئەوە ئەمڕۆ ئاهەنگی کۆتاییمان ساز کردو بۆ بڕێزانەوە دیارە لە چوارچەوەی سەنەدێکاوە شادی بەشدار بوون و سەنەدیان پێبەخشاوە. بەڵێ سوپاس بۆخوای گەورە کە توانیم لەم پێشبڕکێیە بەشداری بکەم بە پشتیوانی خوای گەورە پلەی یەکم بەدەستێنا و زۆر سوپاسی مامۆستایانەکەم مامۆستای زەینابی دادوەر مامۆستا بڵۆ مامۆستای هاوکاری یەکەم